بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پاش پشووی وەرزی یاسادانان تایبەت بوو بە هێرشەکانی سوپای تورکیا و لەشکرکێشەکەی بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و عێراق و بەردەوامی بەزاندنی ئاسمانی عێراق لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە. ردود موجود ليس رد. وەڵامدانەوەی زۆر هەیە ئەگەر تورکیا لەسەر هەمان هەڵوێست و کاری بەردەوام بێت دەست بەسراو نابین لەو پرسەدا. عێراق خاوەنی بڕیاری خۆیەتی و لە هیچ دەوڵەتێک قبول ناکەین سەروەری عێراق پێشێل بکات. 22,000 زیاتر خەرقی لەشکری تورکیا لەسەر هەرێمی کوردستان و عێراقا. ینی ئاخر هێرشکردنی یان تۆپبارانکردنی لەسەر منتەقەی ناوچەکەی بەرخ کە زیاتر لە 500 گەشتیارتیدا بوون کە 9 شەهید و 31 بریندار بوون. یعنی ئەمە حەز ناکەین، یعنی ئەو ڕۆکە ئەوە بتە یعنی بۆ لایەکی سیاسیان استیقلال بکرێت دیژی هەرێمی کوردستان یان دیژی وەزعەکەی عێراقی سیاسیە دیژی مەسەلەی تەشکیلکردنی حکوومەت. وەزارەتی بەرگەری عێراق ئیشارەتی پێدا کە ئەو تۆپانێ ئەو چارتۆپی هاتیە کە ئەو نۆ کەسێک شەهید بوونە و 31 بریندار بوونە ئەوە تۆپخانەی تورکیا بیە لە ناوچەی بەرخیدایە. بۆ یەکەم جار لە نێو ئەنجومەنی نوێنەران یەک هەڵوێستی لایەنەکان لە دژی هێرشەکانی تورکیا بەدی کرا و لە کۆبوونەوەکەشدا بڕیاری پێکێنانی لیژنەیەکی پەرلەمانی کە ئەندامانی ئاسایش و بەرگری و پەیوەندیەکانی دەرە و شارەزانی سەربازی جارێکی دیکە سەردانی شوێنی ڕووداوەکە بکەن. زۆری کوتلەکان قسەیان لەسەرەوەیە بێ هێزی تورکی کە لە قۆڵایی خاکی عێراقەیە و چەندین مۆڵگە و چەندین قاعدەی عسکەری فراوانی هەیە و زیاد لە 25 ساڵە ئەو هێزە داخلی بڵین خاکی کوردستان و خاکی عێراق بووە هەوڵ بدرێت ئەو هێزە دەربکرێ و بە زۆریش داوایان ئەوە کرد کە ئەمە بە هێزێکی محتەل بناسرێت بۆ ئەوەی هەوڵ بدرێ دەربکرێت. بڕیارە ڕۆژی سێشەممە ئەنجومەنی ئاسایش لەسەر پێشێلکاریەکانی تورکیا بۆ سەر خاکی عێراق کۆ بێتە و هەڵوێستی خۆیان دەرببڕن. کاردانەوەکان ئاستی شەقامیان تێپەڕاندووە. حکومەت و پەرلەمان دەیانەوێت کۆتایی بە دەستدرێژەکانی تورکیا لەسەر خاکی عێراق بهێنن. هەرچەندە وەزیری بەرگری و سەرۆکارکانی سوپای عێراقی بەڕاشکاوانە ئەمڕۆ لە پەرلەمان گوتویانە توانای ڕوبەڕووبوونەوەی تورکیان نییە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.